بەڵێ بەردەوامین جموجۆڵێک لە ئارادایە بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە تورکیا. بەڵام ئەمە شاوکاتە لەگەڵ هێرشە چەکدارەکەی کە شەوی ڕابردوو لە ئەنقەرە کرایە سەر کۆمپانیای پیشەسازی فڕۆکەوانی لە شاری ئەنقەرەوە ئاماژەمان پێەیە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە سوپاسەوە بەڕێز دکتۆر بارۆز جعفەر سەرۆکی پەیمانگەی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتیمان لەگەڵایە. دکتۆر بانی باش. باینتان باش. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆیەوە. دکتۆر چی ئەگوزەرێ لەگەڵ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی بە جۆرێک لە جۆرەکان، بەڵام هێرشێکی چەکداری لە ئەنقەرە ڕوویە یاخود هەر جارێک کە جۆرێک لە دانوستان بێتە ئاراوە بۆ چارەسەکردنی پرسی کورد لە باکوور شتێک دێتە پێشەوە. سپاس دووبارە بۆم دەرفەتە. پرسی کورد پرسێکی دانەبراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەگەر بڕیارە دیزایانی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێتەوە، پرۆژەی ئیسرائیلی لە ئارادایە، پرۆژەی تورکی لە ئارادایە، ئێران پرۆژەی خۆی هەیە و چین لەم ناوچەیە ڕێگەی ئاوریشمی هەیە و هند و کەنداوی عەرەبی خەت و خوتوتی خۆیان هەیە تاوەکو دەریای سپی ناوەڕاست بڕۆن. لە دەریای سپی ناوەڕاست خەت و خوتوتی غازی تەبیعی هەیە لە نێوان قوبروس و ئیسرائیلا بۆ ئەوروپا. ئەوە پرسی کوردیش پرسێکی زیندووە لەم ڕێگەیە. پرسەکە پرسێکە لە دوای سایکس بیکۆ بە چارەسەر نەکراوی ماوەتەوە لە ڕاستیان و من دوێنێ شەو کرایسیس ئینتەرناشنال کرایسیس گروپ راپۆرتێکی بڵاو کردوتەوە لە ساڵی 1970 بۆ ساڵی 2023 شەڕی پەکەکە لەسەر تورکیا لە ڕووی ئابووریەوە سەر تریلیۆنێک دلار بوو. ئەی تێچۆ کۆمەڵایەتەکەی چەند بووە، ئەی تێچۆ سیاسەکەی چەند بووە، ئەی توێچی وێرانەکاری ئەم جەنگە چەند بووە. لەبەرەوە وەکو وتم پرسەکە پرسێکی زیندووە بەردەوام لە تورکیا، لە عێراق، لە سووریا، لە ڕۆژهەڵاتی کوردستانیش کە ئێرانە. بەڵام ئەمەی کە پەیوەندی بە تورکیاوەیە، ئێمە گەر پێمان وابێ تورکیا هاتووە مافی یاسایی و مافی چارەی خۆنووسین با بە دەست کورد، ئەمە هەڵەیەکی استراتیژیە کە ئەکید کورد خۆیان لە باکووری کوردستان و قەندیلی ژەم ڕاستیە دەزانن. بەڵام حقیقەتێک هاتووەتە ئاراوە جەنابێت چی ئەگوزەرێت. تورکیا ئەگەر سەیری مێژووی کۆماری تورکیای مۆدێرن بکەی، هەر کاتێک ئەزمەیەکی اقتصادی توند لە ئارایە بوو بێت، ئەو کاتە یا کودەتا لە ناوخۆی تورکیا ڕووی داوە یان تەقینەوەیشی کۆمەڵایەتی و سیاسی ناوخۆی تورکیایە ڕووی داوە. اینجا ئەم تەقینەوە کۆمەڵایەتی مێژوویەکی دوور و درێژی لەگە کودەتای سەربازی هەیە دکتۆر. بەڵێ بە تایبەتی لە دوای لە ساڵی 60ەکان بەدواوە نزیکەی 8 کودەتای جۆرا و جۆر کراوە. هەموو ئەمانەش بەشێکی یان پەیوەندی بەوە بۆ ئیسلامی سیاسی بێتەوە و بێ کۆمارە تورکیا مۆدێرنەکەی کە ئاتاتورک دای مەزراندووە بگۆڕێت بە پێی دەستور، ئەمە ڕێگە پێنەدراوە یان بەهۆی ئەمەوە بۆ یان بەهۆی ئەزمەی اقتصادی درو درێژەوە بووە. ئەم دوو سەبەبێ هەبووە. ئەوە نزیکەی 8 ساڵ بەردەوام نرخی لیرەی تورکی لە دابەزیندایە. هەموو بانانێتەوە لە خەواڵەسی هەواڵەکان ئەڵێ نرخی دابەزینی لیرەی تورکی بەهای ینی دابەزینی ئاستێکی مێژووی تۆمار کرد لە دابەزین. ئەمە ئینفلیشن هەڵاوسانێکی ئابووری گەورەی لە تورکیا دروست کردووە. من ڕەفیق و دۆستی تورکم زۆرن، بەردەوام پرسیاران لێ یەکەم. ئێستا حاڵی حازر ئاستی هەڵاوسانی ئابووری لە ناو تورکیا گەیشتۆتە 71%. ئەمە ببینە چەند بێکاری دروست کردووە، چەند تەزەخم و هەڵاوسانێکی ئابووری گەورەی دروست کردن. نزیکەی 5 جار لە ماوەی ئەم 3 ساڵ و نیوەیە ئەردۆگان سەرۆکی بانقی مەرکەزی تورکیای گۆڕیوە. بەڵام هەر نەیتوانی ئەم ئەزمەی اقتصادیە چارەسەر بکات. بۆیە ئێستا ئەزمەیەکی اقتصادی گەورە و کۆمەڵایەتیشکە لە ناوخۆی تورکیا هەیە و لە ناوخۆی تورکیا ڕسمی خەلیتەی سیاسی خەریکە دروست ئەبێتەوە. زائیدی کەی بەوەی کە ئەم گۆڕانکاریە لە میانەی جەنگی غەزەیە هاتوۆتە ئاراوە. تورکیا و ئیسرائیل پەیوەندیکی خراپیان لە ساڵ 2010 ئەکاتە ئەوەی تەقینەوەیکی ناوخۆی تورکیا تەقینەوە بەستمەوە نیە کە دوێنێوارە ڕوویدا، تەقینەوەیکی سیاسی ئەمنی کۆمەڵایەتی ناوخۆی تورکیا بەڕێوە بێت. کەواتە دکتۆر ئەم پێشاتانی کە ئاماژەت پێەیە ئەمە وای کردووە مەسەلەن ئەردۆغان یاخود لایەنە سەرشەکانی تری دەسەڵات لە تورکیا بیرلۆ بکەنەوە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەری پرسی کورد بکەن لە باکوور؟ خۆی ئەم چارەسەریە بە هەردوو لا ئەکرێ بڕاستی. هەم بە قەندی لەکرێت هەم بە تورکیا ئەکرێت. بەڵام ئێستا تورکەکان پێیان وایان بڵێن بەرپرسانی باڵای تورکیا پێیان وایە مخاتەبی ڕئیسی ئێمراڵیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە. ئەم مخاتەبە ڕئیسیە لە زیندان وەکو
دەوڵەت باخچەلی ئیشارەتی پێکرد لە پەرلەمانە یان پێشەوەی ئەمە شەرح بکەم ئەوەیە کە بەڕاستی ئەم مانگە لە ناکاو هەمویان پێکەوە جەهاپە و مەهاپە و ئەکپارتی پێکەوە ڕویان کردە پرسی کورد و وتیان ئێمان پرسە چارەسەرەکەین و مرونەتێکی تەواویان نیشاندا بۆ چوونە دەمە سینارێکی بۆ داڕژراوە دکتۆر چۆنی وەسفکەم بۆی بینەری کوردی تێبگا حملەی انتخاباتمان تازە تێپەڕان بیبیێنە پێش چاوی خۆت خەڵکێکی زۆر لە ساحەیەک ئاوەستاون بەڕێز کاک باڵ تاڵبانی نوێنەری چێتی دێت حملەی انتخاباتەکە خەڵک چاوەڕێکات خیتابەکانی خۆی بە بەڵام ئەو پیان بڵێ بڕۆن هەمووتان دەنگ بەلایەنێکی کە بن ئەمە وایە دەوڵەت باخچەلی ساڵێک پێش ئێستا داوای لێکرد سەری کورد لێ بکرێتەوە لە تورکیا ئێستا هاتووە ئەڵێ ئەبێ ئۆجەلان دەربکەین لە زیندان و بێ لە پەرلەمان قسە بکە کەواتە دکتۆر ئەمە چی ڕوویداوە ینی حتا من کەسێتێکی سیاسی لەو ئاستە باڵایە منتەقی یاسایی و قانونی لە تورکیاش بەزانم بە پێی یاسا لە تورکیا دەرچوونی ئۆجەلان لە زیندان پێویستی بە بڕیارێکی خازیا عەفوویەکی عام هەیە بەمە هەیە بۆ ئەوەی بێتە پەرلەمان کە ئەوەژە بێ ئەردۆگان بیکات هیچ ماوەی یاسا ناسێک هیچ محامیەک ئەوە پشتڕاست ناکاتەوە کەم قسەیەکی قانونی بێ کە دەوڵەت باخچەلی کوتلەی دۆمی کاریگەری ناو پەرلەمانی هاوپەیمانی ئەردۆغان ئەم قسەیە بک بڵێ بێ ئۆجەلان بێتە ناو پەرلەمان ئەو ناو پەرلەمانکان نوێنەرە کوردەکان قساگەن کەواتە دکتۆر بەڕای تۆ ممکنە بێتە پەرلەمان وەک ئەردۆغان و باخچەلی ئەڵەن بێتە پەرلەمان ئۆجەلان و هەڵوەشانەوەی پەکەکە ڕابگەێنێ و چەکدانانی پەکەکە ڕابگەێنێت ئەمە ممکنە؟ زەحمەتە چەکدانانی پەکەکە ڕابگەێنرێت من بۆ خۆم لە دنیا ژیاوم و دکتۆراشم لە پەیوەندی نێودەوڵەتیە زۆر جار گوێم لە کورد و خەڵکی ناکوردی شەبێڵن باوی خەباتی چەکداری نەماوە ئەمە هاڵەیە من پێم وایە قەندیل چەکدانانێت و ئەگەر تۆ ئەمڕۆ چەکت نەبێت چۆن لە خەزە شەڕەکەی چۆن ئیسرائیل توانێت شەڕی هەڕەشە لە ئێران بکە یا ئێران نتوانێت هەڕەشە لە ئیسرائیل بکە لەبەرەوە هێزی سەربازیە ئەو زەبرە گورزەی وەشانەوەکو باسم کرد سەر و تریلیۆنێک دۆلار لە ساڵی 1970 بۆ 2023 ئەم جەنگە لەسەر تورکیا کەوتووە هەموو ساڵەیە بێت تورکیا بەشێک لە بودجەکەی خۆی تەرخانکە بۆ جەنگ دژی پەکەکە و هەنگاوی زۆریشی هاوش بەڕاستی لە 2015 ئەوە 9 ساڵە تورکیا هەموو جۆرە چەکێکی بە چەکی کیمیاوی و قەدەغەکراوی شەوە لەم شاخانەی کوردستان بەکارهێناوە هەموو درۆنێکە تازە دروستێکات دێنێ لەم شاخانەی کوردستان تاقی دەکاتەوە هەنگاوی زۆرشی ناوە بە ئۆپەراسیۆنی پەنجەی کردی قوفڵی کرد مەسەن تورکیا گوتی من لەم هاوینی ئەم ساڵە قەراروا بوو ئەم قوفڵەدا بخرێ وەکو خوێن بەڵام قوفڵەکە هێشتا نەقراوە ئەم جەنگە هەر بەردەوامەوە لە مەنتیقەیە بەڵام ئەوەی کە بینین ئێمە دەوری 15 ڕۆژێک ئۆپەراسیۆنەکانیان لەم ناوچەیە ڕاگردووە باسی پرۆسەی ئاشتێکرێ ئەوان ژەم پرۆسیانێ ناوتارەوە من زۆر بە وردی ئاگادارم جارێکیش بیرمە جنابی مەم جلالمان بینی لە بەغدا 2012 بوو ئەو خەریکی پرۆسەی ئاشتی بوو ناش بێ بیرمان بێت لێ باسی لەگەڵ تۆرکۆ 2023 و کاتی نا ئەو کاتە تورک تۆزار ژیانە نەما بوو 2012 بەسم پێشتر بنا 2012 پرۆسی ئاشتی پێشتریش ئەو هەوڵی داوە وتی من لەگەڵ جنابی کاک مەسعود خەریکین پرۆسی ئاشتی ڕێکە خەین و لەگەڵ نەتەوەی گورتۆکان قسەم کردووە و ئەم هەوڵەشی دا بەڕاستی پرۆسی ئاشتی هەنگاوی گەورەی بڕی لە تورکیا بەڵامی ترەوە بوو جنابی مەم جلال نەخۆش کەوت و دوایش کۆچی دوایی کرد بەو ڕێگەی ڕۆژ پرۆسی ئاشتی بۆیە ئەم هەم جارش ئەردۆگان لای خۆیانەوە هەم مەهەپە و جاهپەش و ئەردۆگانیش هەرسێکیان کۆکەن لەسەرەوە ئەم پرۆسەیە دەست پێ بکرێت چونکە وەکو باسم کرد لەسەر تای بەرنامەکە دوور نییە تەقینەوەیشی ئەمنی ناوخۆیی کۆمەڵایەتی سیاسی تورکیا نەگرێتەوە وەگەر ئەمە ڕوو با تورکیا نەحەزی زۆر هەن بەڕاستی ناوچەکە سووریا خۆتان بینیتان ساڵ و نیوە کە تورکیا لە دەرگای بەشار ئەسەدەدا پەیوەندی لەگەڵ ئاسایی ناکاتەوە لە لیبیا پەیوەندەکانی ناسایی لەگەڵ قوبرز لە بندەسی خۆیان بەردەوام 40,000 سەربازی هەیە لەو مەتیقەیە دڕ و دۆنگە لەگەڵ یۆنان تورکیا کێشەی هەیە لەگەڵ ئیسرائیل 15 ساڵە کێشەی هەیە و پەیوەندی دیبلۆماسییان قەتع کردووە لەگەڵ چێت پێ بڵێم لەگەڵ لوبنان هەردۆخەکە ئاوایە لەگەڵ کورد ئەوە ئیبینین پەیوەندەکانیان چۆنە لەگەڵ عێراقا ئێران ڕێگە نادا تورکیا هەژمونی هەبێ لە عێراقا لەگەڵ ئەمریکا لەسەر مەسلەی کڕینی چەکی S400 و فرۆشتنی تیارەی F35 بە تورکیا هێشتا نەگەشتن بەو سێغەیەی کە ئەوەیان بۆ بکات بۆیە ئەگەر ئەم تەقینەوە ناوخۆیە ئەمنیە سیاسی کۆمەڵایەتیە ئابوووریە لە ناوخۆی تورکیایە ڕووبات لە بەرەنجامی ئەو شتانێک کە باسم کرد بێگومان زیانێکی گەورە بەر تورکیا ئەگەیەنێ من پێم وایە هەر لەبەر ئەمە شەخۆیان ئەم باسی پرسی ئاشتیان هێناوەتە ئاراوە چکو ئەگەر گۆڕانکاریەک یا دیزاینێکی نوێ دەبێتە ئاراوە تورک
کوردەکان بە ئەکیل لە باشووری کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژاوە ڕۆژهڵاتی کوردستان ڕۆژە بێ بە ڕۆژی خۆیان. بەڵێ دکتۆر سەرۆکی جەهاپە سەردانی دەمرتاشی کرد ئەمە چێبڕچێک نییە لە نێوان دوو ڕکابەری سیاسی کە جەهاپەیە و ئاک پارتیە بۆ چارەسەری پرسی کورد یاخود سیناوی تری لە پشتەوەی پێشتر ئاماژەمان پێەیە خۆی ئەم بابەتە زیاتر بە بڕای من بۆعدێکی دەولی هەیە. بۆچی بۆعدێکی دەولی هەیە؟ حتا بیبەستینەوە بە تەقینەوەکەشی کە دوێنێ شەوی ڕابردوو کراوە. چکە ئەگەر بیرمان بێتەوە تەنها هەفتەیەک پێشەوەی جەنگ لە غەزە دەست پێ بکات تەقینەوەیشی گەورەتر لە تورکیا ڕوویدا پەلامارێکی گەورەی لە ئەنقەرە ڕوویدا هاوشەوەی ئەم تەقینەوە و پەلامارە تێرۆریستیی کە یان ئەم هەر پەلاماری کە دوێنێ کراوەتە سەر ئەم دام دەستگانی ئەنقەرە ساڵێک پێش ئێستا ژەمە ڕوویدا. بۆچی ئەوە ڕوویدا؟ لەو کاتەیە ئەوە لە ئارایە بوو کە تورکیا واژۆی ئەوە بکات سوید بێ بە ئەندام لە ناتۆ نەی ئەکرد و دەیکردەوەوانە. بەڵام بە بڕای من ئەم بابەتە بەعدێکی نێودەوڵەتی هەیە کە جەهاپە و مەهەپە و ئەک پارتی چێبڕکێەکەن لەسەر ئەوەی کە پەیوەندەکانی لەگەڵ کورد ئاسایی بکەنەوە و زۆریشان پەلەیە. چکە دڵنیان لەوەی کە گۆڕانکاریەک بەڕێوەیە یان ناوی نانم شۆڕشێکی جیۆپۆلیتیکی بەڵام گۆوەر چرخانێکی جیۆپۆلیتیکی بە تایبەتی لە ڕۆژهڵاتی دەریای سپی و ڕۆژهڵاتی ناوەڕاستی سیاسی نێودەوڵەتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست. بەڵێ ئۆردەرێکی نوێ یان ڕێخستنێکی نوێ ڕێخستنەوەیکی نوێ ڕژنەڵ ئۆردەری پێڵەن بە ئینگلیزی ڕێخستنەوەیکی نوێ لە ناوچەکەی دروست ئەبێ ئەنێ پێشەوەی ئەمە ڕووبات کورد پێگەی نەبێ لەم دیزاینە نوێیە. بۆیە مەشغوڵمانەکان بەم پرۆسی ئاشتی و ئەوانەوە من وەکو قەندیلیش و لایەنەکانی دیکەش توانە ئێمە بەبێت لەگەڵ پرۆسی ئاشتی بین. تورکیا دەبێت بە وڵاتی پێکەوە ژیان شکۆیانی ئیتر ئەوە نەماتەوە لە بەرەوەی بە کوردی قساکەین دوو کەس بە دوات بکەون بەچە خۆلیەوە بن لە ئیستانبوڵا بوو کوژن. ینی ئەم تورکیا کاتێک تورکایە بۆچی نابێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپا؟ بۆچی لە خۆی ناپرسێ قوبرس دوو گەڕەکە لە بن دەستیا بێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپا ئەو ناتوانێت بێ بە ئەندام لە بەرەوەی ئەم دەوڵەتە دەوڵەتێک نییە بڕای بە پێکەوە ژیان کۆئێکزیستەنس هەبێت بەڕاستی مافی کورد نادات و لە ناو خۆی خۆیان ئەمەیە. ینی بۆیەش ئەو وڵاتانی ئاماژەم پێکرد ڕدۆنگن لە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا چکە تورکیای سەردەمی ئەردۆگان پێشووتر وا خۆی نمایشەکرد کە ئیسلامێکی لیبراڵی میانەڕەوە بەڵام دەرکەوت کە ئەمە ئیسلامێکی ڕادیکاڵ ئاینەتێکی ڕادیکال تێکەڵ کردووە بە ئیتنۆنێشناڵیزمی پێڵێن ڕەگەزپەرستیەکی قەومگەرایی تورکی تێگەڵ بە ئاین کردووە باسی نیۆ عوسمانیەتیش ئەکات. ئەمە هەم شتانن ئەم نوعشتانە تێکەڵکەی ئەکید شتێکی خراپی دێ ئەکەوێتەوە لە ناوچەکەیە. بەڵێ دکتۆر دوا بە دوای هێرشە چەکدارەکەی دوێنێ شەوی ئەنکەرە وەزیری بەرگری تورکیا ڕاستەوخۆ پارتی کرێکارانی تۆمەتبار کرد بە مەرجێک ئەوەندەی من بزانم تا ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی خۆی لەو هێرشە چەکداری ڕانەگەیاندووە. دواتریش ئۆپەراسیۆنێکی سەربازی لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان و لە ڕۆژئاوا لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە ڕوویدا. ئەمە چی ئەگەیەنێت؟ ئەمە پرسیارێکی زۆر جوان بوو هەر خۆمە میوس قسەی لەسەر بکەم بەڵام خۆش نیە یەک پرسیار لێ نەکا قسە لەسەر شتێکی تر بکەی دڵمان پاڵ لەبەر ئایتەبعەن ئەمە من بە بڕای من دوو سیناریۆ لە ئارادایە چکە کاتێک کە تۆ تەقینەوەیەکە کرێت لە وڵاتێکی کاریگەری وەکو تورکیا نەبێ لەسەر هەر دیاردێک کە تۆ قساکەی یانە بێ معلوماتە هەبێ یانە بێ ئاماژەکان بخوێنیتەوە. ئێمە من و تۆ معلوماتمان نییە کێن تەقینەوەی کردووە بە دڵنیایەوە بێ ئاماژە سەرەکیەکان ببینین. من پێش ئەم مداخلەکدانەوە بکەیت فەحسی گریمانەکان بکەین وەکو چۆن کەسێک لە مختبەرە فەحسی خوێنەکە بەحەسیش فەحسی گریمانەکە فەحسی هایپۆتیسەکانەکات. لێرە ئێمە دوو سیناریۆی ئەساسیمە لە بەرزە لە مداخلەی پێشووترمە کە قسەم کرد لێرە گوتم ساڵێک پێش ئێستا کە باسی مەسلەی ئەندامبوونی سوید لە ناتۆ هاتە ئاراوە تەقینەوەیشی گەورە لە ئەنقەرە ڕوویدا. ئێستا کە باسی پرسی کورد لە پرۆسی ئاشتی دێتە ئاراوە تەقینەوەیکی دیکە ڕوو ئەدا لە ئەنقەرە. بۆیە ئەمە ئەم بابەتێکی گەورەترە لە پەکەکە بە بڕای من. ینی من ناڵم پەکەکە ناتوانێت شتی وا بکات محامینە تورکیای نەپەکەکە لێرە بەڵام ئەم تەقینەوەیە و پەلاماردانی ئەم شوێنە و لەم کاتەیە ئەم بابەتە بە گەورەترە لە پرسی پەکەکە و لە پرۆسی ئاشتی لە ئاستێکی نەودەوڵەتیە بە بڕای من لەمسێکی ڕۆژئاوا خۆیەتی
یعنی تاچێکی ئەوانە تاقیکردنەوەی کە بۆی بزانین لەم گۆڕانکاریە جیهانیە گلۆبڵ ترانزەکشنە مۆرچەرخانە جیهانی و ناوچەیە تورکیا بەرەی ڕۆژهەڵاتە ئەکەوێ کە چین و رووسیا و ئەوانی دیکە قیادەکەنیان بەربەلای ڕۆژئاوایە ئەکەوێت و وەکو سەردەمی جەنگی سارد بەرەی پێشەوەی جەنگە بێ بۆ بەرگریکردن لە خۆرئاوایەکان. بەڵێ دکتۆر من پرسیاری ترم زۆر بوو بەڵام کاتم نەماوە. دکتۆر بەهرۆز جعفەر سپاس لە ستودیۆ لەگەڵمان بوویت. سپاس بە سەکەوتوو بن.